بێکاری فرەڕەهەند لە ئێران. بێکاری لە ئێران ڕۆژ بە ڕۆژ پەرە دەستێنێ. دیارترین ڕەهەندی بێکاری لە ئێران بریتیە لە بارودۆخی لاوان. بە گوێرەی ئامارە فەرمیەکان کە زۆریش باوەڕپێکراونین، ڕێژەی بێکاری لە نێو گەنجانی تەمەن 15 بۆ 24 ساڵ لە هاوینی ساڵی 1404دا گەیشتووەتە زیاتر لە 20% کە زیاتر لە 2 هێندەی ڕێژەی فەرمی بێکاری گشتیە. بەم جۆرە یەکەم گەنجان لە باشترین ساڵەکانی تەمەنی کارکردنیاندا دەرفەتی بەدەستهێنانی ئەزمون و لێهاتووی لەدەست دەدەن. دووهەم بێکاری درێژخایەن لە تەمەنی لاویدا کاریگەری نەرێنی قوڵی دەرونی دەبێت و دەبێتە هۆی هەستکردن بە ناکامی، خەمۆکی و بێئامانجبوون. بە پێی راپۆرتەکان نزیکەی 70% سەرجەم بێکارانی وڵات لە گەنجانی تەمەن 18 بۆ 35 ساڵ پێک دێت. ڕەهەندێکی گرنگی دیکەی بێکاری لە ئێران بریتیە لە کەلێنی قوڵی جنسیەتی. بە گوێرەی هەرو ئامارە دەستکاری کراوانە ڕێژەی بێکاری ژنانیش لە ساڵی ڕابردوودا گەیشتووەتە نزیکەی 30% لە کاتێکدا ئەم ڕێژەیە بۆ پیاوان 13.5% بووە. بەواتایەکی تر ڕێژەی بێکاری ژنان نزیکەی 2 هێندەی ڕێژەی بێکاری پیاوانە. شایانی باسە سەرەڕای گەشە سەندنی بەرچاوی ئاستی خوێندنی ژنانی ئێران و بوونی بەربڵاویان لە زانکۆکان ئەم پێشکەوتنە زانستیە نەیتوانیوە ببێتە هۆی هەلی کاری هاوتا لەگەڵ خوێندنیان. دیاردەیەکی دیکەی بازاڕی کاری ئێران بریتیە لە بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری لە نێو خەڵکی خوێندەواردا. توێژینەوەکان دەری دەخەن کە نزیکەی 42.4% کۆی بێکارانی وڵات دەرچوانی خوێندنی باڵان. ئەم ئامارە دەری دەخات کە سەرەڕای وەبەرهێنانی زۆر لە بواری پەروەردەدا، بەڵام کەسانی خوێندەوار نەیانتوانیوە کارێکی گونجاو بدۆزنەوە. بە پێی ستانداردی سەرژمێری ئێران کەسێک بە بێکاردا دەنرێت کە لە کاتی سەرژمێریدا بێکار بوو بێت و 3 هەفتە بەر لەوە بە شوێن کارەوە بوو بێت. بە پێم پێناسەیە کەسێک کە لە ماوەی هەفتەدا لانیکەم کاژمێرێک کار بکات بە بێکار دانانرێت. بەڵام ئەم پێناسەیە لەگەڵ ستانداردە جیهانیەکانی کاردا ناگونجێت. بە پێی فۆرمولی کۆنفرانسی نێودەوڵەتی ئامارناسی هێزی کار، کەسانی لە سەرکار بە کەسێک دەوترێت کە لانیکەم یەک لە سەر 3 تەمەنی ئاسایی کارکردنی وڵات کاری کردبێت. بەم پێیە کەسێک لە ئێران بە بێکار دانانرێت کە لانیکەم 14 کاژمێر لە هەفتەیەکدا کاری کردبێت. بێکاری لە ئێران واتە لە ناوبردنی ئەمنیەتی کار و دروستکردنی دووبەرەکی لە نێوان کرێکاران، واتە پاڵپێوەنانی بنەماڵە کرێکاریەکان بۆ ژێر هێڵی هەژاری ڕەها و سەپاندنی مەرگی بە شوێنەیی، کێشەیەکی کە ئاکامە خێرا و دەستبەجێکانی بریتی دەبێت لە تێکچوونی باری دەرونی، خەمۆکی، نەبوونی متمانە بەخۆبوون، هەستکردن بە بێناسنامەیی و لە خۆنامۆبوون. ئەم کارەساتە دڵتەزێنە تەنها بەوە کۆتایی نایەت. هەڵوەشانەوەی شیرازەی بنەماڵە کرێکاریەکان، پەنابردنە بەر مادە هۆشبەرەکان و لەشفرۆشی لە ڕووی ناچاری و هەندێک جاریش خۆکوشتن و زیانە کۆمەڵایەتیەکانی تر درێژەی لۆژیکی ئەم پرۆسەیە و قوربانیەکانی بریتین لە ژنان، پیاوان، لاوان، تازەلاوان و منداڵانی کۆمەلگا. زیاتر لە 80% کرێکارانی ئێران خاوەن گرێبەستی کاتی کار و سپیواژۆن، یان لە ڕێگەی کۆمپانیەکانی دابینکردنی هێزی مرۆیی و پەیمانکارەوە دەچنەوە ناو بازاڕی کار. ئەمەش بەو مانایە ئەم بەشە بەرینەی کرێکاران تەنانەت شایستەی وەرگرتنی یارمەتیەکی کەمیژنین بۆ ماوەیەکی کورد لە سەردەمی بێکاریدا. لەمڕۆوە هەر لە یەکەم ڕۆژی بێکاریدا ئابووری و داهاتی بنەماڵە بە تەواوی دادەڕمێ و کارەساکانی هەژاری دەست پێ دەکەن. خەبات لە دژی ئەم کارەساتە کۆمەڵایەتیە و ئەم دیاردە وێرانکەرە و هەروەها دۆزینەوەی ڕێگە چارەیەک بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ بێکاری بووەتە یەکێک لە کێشەکانی هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری لە کۆمەلگەی ئێراندا. بە لە بەرچاوگرتنی ئەم دۆخە ئێمە بەردەوام شاهیدی داخرانی ژمارەیەکی هەرچی زیاتر لە کارگە و ناوەندە قەیران لێدراوەکانی بەرهەمهێنان و لە سەرکار دەرکردنی بە کۆمەڵی کرێکاران دەبین بە بیانووی مایە پوچ بوونیانەوە. لە هەلومەرجێکدا کە تەنانەت بە هەڵگرتنی گەمارۆ نێودەوڵەتیەکانیش هیچ ئاسۆیەک بۆ گەشە سەندنی ئابووری و باشتربوونی بارودۆخی کار و ژیانی کرێکاران و چینە هەژارەکانی کۆمەلگا بەدی ناکرێت، باری بەرپرسیارەتی بەرەنگاربوونەوە لەگەڵ بێکاری دەکەوێتە سەرشانی خودی کرێکاران و هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری. لەم هەلومەرجەدا نەسەردانی تاکە کەسی بۆ ناوەندەکانی دۆزینەوەی کار و ناوەندی پارێزگاکانی وەزارەتی تەعاون، نەڕاوەستان لە ڕیزەکانی بەردەم ڕێکخراوی دەستەبەری کۆمەڵایەتی، نەگوێگرتن لە بەڵێنە پوچ و بێبنەماکانی دەوڵەت، نە ئومیدواربوون بە گەشە و بەرەو پێشچوونی ئابووری لە داهاتوێکی نادیاردا ڕێگە چارە نییە و هیچ دەردێک دەوا ناکات. کار و ئەمنیەتی پیشەیی یان بیمەی بێکاری گونجاو و نەهێشتنی گرێبەستی کاتی و سپیواژۆ، داواکاری و مافی بێ ئەملاو ئەولای سەرجەم کرێکارانی لەسەر کار و بێکار و ئەو گەنجانەیە کە بە دوای کاردا دەگەڕێن.
بەڵام ئەم مافە تەنها بە خەباتێکی یەکگرتوانە و ڕێکخراو بە تایبەت و ڕێخستنی بزوتنەوەیەکی دژە بێکاری دەستەبەر دەبێت. بزوتنەوەیەک کە نە تەنها ملیۆنان کرێکاری بێکار بەڵکو ملیۆنهان کرێکاری لەسەرکار و ئەو بنەماڵە کرێکاریانەش لە خۆ دەگرێت کە مەترسی بێکاربوون ئەمنیەتی کاری لێ زەوت کردوون. بەڵام بەرەو پێشبردننی خەبات لە دژی بێکاری و بەرزکردنەوەی بۆ ئاستی بزوتنەوەیەکی جەماوەری پێویستی بە یەکڕێزی و هاوپشتی هەڵسوڕاوان و تۆڕ و ڕایەڵە وشیارەکانی ناو بزوتنەوەی کرێکاری ئێران هەیە. ڕێژەی زۆری بێکاران و بە ئاگابوون لەو مەترسیە بە ئازارانەی زیانە کۆمەڵایەتیەکان کە هەڕەشەن بۆ سەر بێکاران و بنەماڵەکانیان توانایی و پتانسیێڵێکی بەرزی ناڕەزایی بە تایبەت لە نێو ئەو توێژە خوێندەوارە بێکارانەدا پێکهێناوە کە هیچ ئاسۆیەکی گەشت بۆ داهاتووی خۆیان بەدی ناکەن. پێکهاتنی وشیارانە و هەنگاو بە هەنگاوی ئەم ناڕەزایەتیانە زەمینە بۆ شکلگرتنی ڕێکخراوە جەماوەری و چینایەتیەکان و هەروەها بەردەوامبوونی خەبات و تێکۆشانی کرێکاران خۆش دەکات.